خێکی زۆر لێرە ئامادە بوون ئاگاداربووین کاک عقوباتی زۆر وەسفی جەنابەتی کرد کە 2 ساڵی کاکم تۆ لێرە زۆر جیاواز بوو پێیان چێ بۆ خەڵکی ئیدارەی سۆران کە ماوەی 2 ساڵ و شتێکە لێرە لەپرسای مەڵبەند 6 سۆرانی زۆر سپاسی ئامادەبوونی ئەو هەواڵە عزیزانە مەکەم بە هاتنی جەنابی کاقوبات بۆ ئەم مەراسیمە منی سەربەرز و دڵخۆشتر کرد و تاجی سەرکەوتنەکانی خستە سەرسەری سۆران من سپاسی هەموو هەواڵە عزیزەکان مەکەم لە هەردوو پرۆسەی انتخابات هەموو دەنگدەرەکانی سۆران هەموو ئەوانەی لە دەرەوەی یەکێتی متمانیان بە لیستی یەکێتی کرد ئەم سەرکەوتنە گەورەیە بە ڕۆحیەتی کاری یەکتیمی بەدی هاتووە ئەم یەکتیمیەش بەتەنیا لە ناو یەکێتینی وە لە دەرەوەی یەکێتیش هاوکار پشتیوان بوون ئیدارەی سەربەخۆی سۆران بەشێک بۆ لەوانەی کە لە قۆناغی ڕابردوو هاوکار و پشتیوانمان بووە داواکارم ئەم ڕیتمی هاوکاری و کارکردنە لەگەڵ هەموو پارتەکانی سۆران لەگەڵ مەڵبەندی سۆران بەردەوام بێ و ئیدارەی سەربەخۆش بە هەمان ڕیتمی جاران کە هاوکاری برای خۆیان بوون هاوکاری برای عزیزم کاروان بن چونکە تەنها لە تەبایی ئەتوانین خزمەتی زیاتر بکەین کاری گەورە بە کۆی ڕۆحیەتی یەکتیمی ئەکرێ من دڵنیام لە هەواڵانم لە مەڵبەندی سۆران بە هەمان ڕۆحێتیشەکەن چاوم لە هاوکاری و پشتیوانی هەواڵەکانی پارتەکانی تر و ئیدارەیە بە هەمان ڕۆحێتیشکەن بۆ ئەوەی خزمەتێکی گەورەی هاوڵاتیانی سۆران بکەین کە بۆ من خزمەتی هاوڵاتیانی سۆران دوێنێ و ئەم ڕۆسبە خەمی یەکەمی منە خزمەتی هاوڵاتیان